وەفدێکی باڵای پارتی دیموکرات بۆ گفتوگۆکردن لەسەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان، پێکهێنانی حکومەتی ئایندەی عێراق و پەیوەندیەکانی نێوانیان سەردانی مەکۆی سەرەکیی بزوتنەوەی گۆڕانی کردو لەلایەن ڕێخەری گشتی بزوتنەوەکەوە پێشوازیان لێکرا. دوای کۆبوونەوەکەی نێوانیان وتەبێژی بزوتنەوەی گۆڕان لەسەر پرسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ڕایگەیان بەهۆی خراپی بژێوی و نیگەرانی هاوڵاتیان و پاکنەبوونی تۆماری دەنگدەران کەشوهەوای هەڵبژاردن بە تەندروست نابینن. هەروەها بەهۆی تەزویرە بەرفراوانەکەی 12 ئایار چاوەڕێ دەکەن ڕێژەی بەشداری هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو کەم بکات، لەبەر ئەوە لەگەڵ هەڵبژاردنێکدا نین کە ئاشتی کۆمەڵایەتی بخاتە مەترسیەوە. ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان ڕاشکاوانە ڕای خۆمان بە برایانی پارتی دیموکراتی کوردستان بود کە کۆمەڵێک هۆکار هەن کە وای کردووە کەشوهەوای هەڵبژاردن لە کوردستان لە هەرێمی کوردستان تەندروست نەبێت. خەڵک نیگەرانە، باری و گوزەرانی ژیانی خەڵک خراپە و خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی 12/5 وێرای ئەو هەموو ساختەکاری و تەزویرە، بەڵام ڕێژەی بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردنەکانی 12/5 بە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشوو ڕێژەکەی زۆر کەمتر بووە و دوور نییە لە هەڵبژاردننی سینۆ ئەگەر لە کاتی خۆی ئەنجام بدرێ ڕێژەی بەشداری خەڵک کەمتریش دەبێت لەوەی 12/5. پارتی پێچەوانەی بزوتنەوەی گۆڕان دەڵێت کەشوهەوای هەڵبژاردن لەبارە و هەموو ئامادەکاریەک لەلایەن کۆمیسیۆنەوە کراوە و پێویستە حکومەتێکی نوێ پێک بهێنرێت. ئێستاش ئێمە تەسەور دەکەین کە کەشوهەوایەکە لەبار بێت بۆ هەڵبژاردن، کەشوهەوای لەبار بۆ هەڵبژاردن، چونکە گرفتی تکنیکیمان نییە لەوەی کە کۆمیسیۆن ئیعلانی کردووە کە هەموو ڕێکارە تکنیکیەکان و یاسایەکانی ئەنجام داوە. پێویستمان بۆیە کە حکوومەتێکی تازە، کابینەیەکی تازە پێک بێت و هەروە پەرلەمانێکی تازە پێک بێت بۆ ئەوی کە هەم لە ڕووی شەرعیەتەوە، هەم لە ڕووی سیقەی خەڵکەوە و هەم لە ڕووی کاری تازە و پێکەوەی زیاتری ناولایەنەکانی کوردستانیەوە بتوانێت پاڵپشتێکی زیاتری هەبێت، هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی سیاسی بتوانێت کارەکانی خۆی ئەنجام بدات. بەپێی ئەو وادەی کۆمیسیۆن پێشتر دەستنیشانی کردووە بڕیارە لە 5 ئەم مانگە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێ بکات. تا ئێستاش هەڵوێستی هێندێک لایەن لەسەر بەشداریکردن یاخود بایکۆتکردنی پرۆسەی هەڵبژاردن ڕوون نییە. ڕایمە عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.